دەیان کەس نۆرەیان گرتووە چاوەڕێن دەرفەتێک هەبێت سێڵفیەک یان سناپێکیان لەگەڵی هەبێت یان خەت و ئیمزای خۆی لەسەر کتێبەکان جێبهێڵێت. ئێرە ماڵە خنجیرانەکەی پیرباڵە. فەرهاد پیرباڵ بە بێر کابەر ئەم ساڵیش ئەستێرەی یەکەمی پێشانگای نێودەوڵەتیە هەولێرە بۆ کتێب. ئەو پیاوە جێمشتومڕەی خولەکێک نابینیتەوە دەوری کتێبەکانی چۆڵ بن. تاوێک تووڕەبوون تاوێک پێکەنین تەنیا قسەیەکیش بەسە بۆ ئەوەی دڵی پڕ بێت و فرمێسک بە چاویدا بێتە خوارەوە. وەکو بابەتیە خۆشم دەوێتن ئەم بەخۆم بابم مردیە بابی خۆم نەدیتە بەڵام وەدیدی کە دکتۆر دەبینم یان نازانم زۆرم خۆش دەوێتن. لێرە هەمووان تەنیا بە دوای قسەیەکی پیرباڵەوە بوون بەڵام ئێمە لە گەنجەکانی دەوری دکتۆرە خۆشەویستەکەمان پرسی چی وای کردووە لێرە کۆ ببنەوە. سەراحەتەن وەکو خۆم پێشتر زۆر گوێم لە بەرهەمەکانی بۆ بەس ڕاستیەکە ئینسان بڵێ بەرهەمەکانیم نەخینتەوە تا ئێستا کەش بەس هاتم ویستم چاودێریەک بکەم گوتم زام لەو کتابانە چیانیان لە هەمووان سەرنج ڕاکێشتراوەیان زۆر بە پێش چاوم کەت پەتاتە خۆرەکان ئێستا ئەوە نێتەوە بوو ئەوە میمەکەیە بۆ خۆم کردیتمە چاو یەکێک لەو کیژۆڵانەی لە دەوری پیرباڵ بوو ئەوەندە قسەی کاریگەری کرد خاوەن کتێب جگە لە ماچی سەری کچەکە و دڵێکی پڕ هیچی تری پێ نەکرا. خوێنەرش تازم چەند ساڵەکە دەستم بە خوێندنەوەی کردیا باشە ئەوە جاری سەرتا کتێبە دینیەکان دەخوێندەوە پاشان کە بەخۆ دەزانانی کە بەخۆ دەبی خوێنەر ینی تۆمەعی زیاتر دەبیتن لە خوێندنەوەی بەرەبەر هەنگاودنی لە بابەتەکانی ڕۆمان ئەو سیاسی بیمێژووی بی فەلسەفە بیتن و دکتۆر فەرهاد پیرباڵ کە لەو نووسەرە و دکتۆرانی زۆرم خۆش بزیانی کە دەبینم ینی وەکو بابەتیە خۆشم دەوێتن ئەم بەخۆم بابم مردیە بابی خۆم نەدیتە بەڵام وەدیدی کە دکتۆر دەبینم یان نازانم زۆرم خۆش دەوێتن ئەڵایی ئەمە نازانم ئەو خۆشەویستە لۆ درست بووە بەڵام هەر بەخۆم کە دەبینم نازانم ئەو خۆشەویستیم هەیە بەرامبەری ئەو دکتۆر زۆر لەوەی گەورەتر کە ئەمن بۆ خوێنەرێکی بێم وەسفی بکەم یان باسی کتێبەکانی بکەم ئەوە ینی ناتانم ئەمن وەکو خوێنەرێک بەڕاستیەوە پرۆفیسۆر و دکتۆر گەورە دێت بێت لە سەر کتێبەکانی دکتۆر فەرهاد پیرباڵ قسەی بکاتن. کە باسی دکتۆر فەرهاد پیرباڵ کرا بێ قسەی خۆی ئەو گفتوگۆیە نوقسانی هەیە لێی نەگەڕام تا لە نهێنی دڵپڕیەکەی تێگەیشتم. زۆر ناخمی هەژاند یعنی چووە ناو زەمیرم ئاوا شتەکان باش بوو لە خۆم جۆ لێ بوو تازە کەسێک نیقابدار بوو گوتی هەز دەکەم بابمە تا ئەو کچەی نمە باشم پێدا نەکرد ئەو حەنینە بۆچی پێتان وایە ڕەنگە مەحرومیەتی خۆم بم لە کچم بم بوورە عەفوم ڕەنگە ئەوە بێ مەحروم ژیاوم لە ئەولادم ڕەنگە بۆ جەنابەت خۆشتم لێ دوونەش لێرە بووی خۆشحاڵ بووم ئەوەم پێخۆشە وەختێ تو دەی مۆزوعێک هەیە و باشش دەکەی یەکسەر تەسویر دەکەی. جەوار خدر 964 هەولێر.